پێشەوەی خۆل لە دەمکەلی شاخەکانی هەڵەبجەوە سەر دەربێنێ بەبێ جیاوازی کۆ دەبنەوە بۆ ئەوەی شاخڕەوێکی دوور و درێژ ئەنجام بدەن. ڕێکخراوی ئارامی هەڵەبجە کە مانگی جارێک شاخڕەوێک ئەنجام دەدات و زیاتر لە 70 کەس کۆ دەکاتەوە. واکبەر پرسی ڕێکخراوەکە دەڵێ ئامانجیان پاراستنی تەندروستی چین و توێژەکانە بەگشتی، هەندێک جاریش بۆ دەرچوونی ماندوێتی بەشێکیان پشوویەک دەدەن و مەقامێک ئاوێتەی سەفەرەکەیان دەکەن. دیارە گروپی شاخڕەوی ئارامی هەڵەبجە وەک عادەتی ئاسایی مانگانەی خۆی هەموو مانگێک هەڵەسێ بە سازدانی شاخڕەوەیەک لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویستە هەر جارە بۆ قۆڵ و دەڤەرێک. ئەم جارش وەکو 14 دەی 2016 ڕوومان لە ناوچەی کۆکۆی ناوە زیاتر لە 50 کەس دایان خەڵک وەکو ئەبینی لە هەموو چین توێژەکان کە بەشداری ئەم گروپەکەن. تەنها ئامانجێکی گروپی شاخڕەوی ئارامی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە ئەوەی کە تەندروستی هاوڵاتیان تەندروستێکی بەرزیانە بێت، دوور بن لە نەخۆشیەکان هەمیشە ئەوەی کە سەرفیەکەن لە عیادە و دەرمان و نوژداری و تێوچوونی دەرەوەی وڵات بۆ چارەسەری نەخۆشیەکانیان بیدەن لە ڕێگەی خۆشگوزەرانی و ڕفایەتی خۆیان. ئێمە طبیعەتێکی خراپشمان هەیە، هەتا تووشی بەڵایەکی جەستەیی نەبین لەمان بوون و بێتاقەتی و تا ڕۆمانە قەدری ئەو نیعمەتە گەورە نازانین. بۆیە ئەسڵ وا بوو مامۆستای زانکۆ ئینسانی سادش هەر لە سەرەتاوە خەمی لە مەسائلی وەرزش بخواردەیە، بۆیە وەکو خۆ فەرین بۆیە بە کولتور بۆیە بە کاروباری ڕۆژانەی عەلەقل هەفتانی بەس بەداخەوە خەڵکی ئێمە درەنگ بەم مەسەلەیان زانی. بۆیە تەماشاکەی پێش ئەم وەرزشکردن ئەنواع نەخۆشی لەم خەڵکا بڵاو بۆتەوە، بەڵام هێشتا کاتماوە فرسەتی باش دەبەردەمامەوە بۆ ئێمە و غەیری ئێمەش کە بتوانین لەم جۆرە فرسەتانە بەشداریمان هەبێت لە قەدر ئەوەی لە توانامان هەیە. گروپی شاخڕەوی هەڵەبجە تیمی تەندروستیان لەگەڵدایە بە شێوەیەک 5 کارمەندی تەندروستی و پزیشکێکی چارەسەری سروشتی هاوشانی ئەوان بەشداری لە شاخڕەوەکەدا دەکەن. لە ئێستاشدا وەک کللتورێکی لێهاتووە و بەشێک لە بەرپرسانی حکومی ناوچەکە و مامۆستایانی زانکۆ بۆ پاراستنی سەلامەتی و تەندروستی جەستەیان لە شوێنی دیاریکراو ئامادەی شاخڕەوەکە دەبن. بۆ ئەو شوێنانەی کە بۆی ڕۆین ئێمە تاوان مانگی جارێگە ڕۆین هەموو ئەو شاخە سەرکەش و شاخ خۆشانەی کە لە نزیکی شاری پارێزگای هەڵەبجەن بەڕاستی منتقەی هەورامان و شنووریە و باڵامبوو هەتا هەندێک جار بەرەو دەشی شارە زور و منتقەی ئەحمەداوە و شوێنەکانی کە هەموو شوێنە گەڕاوین بەڕاستی. ئێمە بەیانیان زوو دەرەچین تقریبان بەپێی وەرزەکە ئەیگۆڕێت. ئێستا ئەمڕۆ بەیانی 5:30 دەرچوین. لەبەر ئەوەی کە پێم وایە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە زۆر زەرورە هەبێت و من بۆیە دەعمیەکەم بۆی بەردەوام بێ بۆ ئەیتوانێت زۆرترین خەڵک لە خۆی بگرێەوە. پێشم وایە ئەسا بە جۆرێک لە جۆرەکان بووە بە لە حاڵەتەوە چوەتە دیاردە لە زۆربەی شار و شارەچەکانە هەیە تەمەنا ئەەکەم زیاتر کرێ فراوانتر بکرێ و ئافرەتان و مناڵان و تەنانە بۆ بە تەمەنەکانیشی تیابێت. لە هەر چواروەرزی ساڵدا شاخڕەوی لە هەڵەبجە ئەنجام دەدرێت بووە تا جۆرە وەرزشێک کە هەم سیاسیەکان و وەرزش دۆستان و چین و توێژەکانی دیکەی لەگەڵ یەک کۆ کردوێتەوە. وەک بەشدارانی شاخڕەویەکەش دەڵێن لەگەڵ ئەوەی زۆر ماندوو دەبن بەڵام لە ڕووی دەرونیەوە ئارام دەبنە و جەستەیان لە توشبوون بە نەخۆشی دەپارێزن. هەموو سپێدەیەک خەڵکی هەڵەبجە بۆ پاراستن و سەلامەتی تەندروستی ژیانیان بە هەموو جۆرە تەمەنەکانەوە لە قۆڵەکانی هەڵەبجەوە ئەم جۆرە وەرزشە ئەنجام دەدان. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.